ئاوی زەمزەم یەکێکی تر لە تایبەتمەندی و لە سەروەری و لە گەورەی و گرنگی ئەم ئاوە ئەوەیە ئەگەر نیەتێکی خاڵیس و تەواو و پوختەت هەبێ بۆ پەروەردیگار، یەقینێکی دامەزراوتە بێ بە هەر نیەتێک بیخۆیتەوە پەروەردیگار پێت دەدا. لە حەدیثێکە ئیمامی ئەحمەد و ئیبن ماجە لە جابری کوڕ عەبدوڵڵا بۆمان ریوایەت دەکەن و هەروەها ئیمامی حاکم و دارەقوتنی لە ئیبن عەباسەوە بۆمان ریوایەت دەکەن و ئیمام بەیهەقی لە عەبدوڵڵای کوڕ عەمری کوڕ عاصەوە بۆمان ریوایەت دەکا. ئیمام حاکم دەفەرمێ ئیسنادەکەی صحیحە و ذەهەبیش لە تەلخیصا ئیقرار بە تەصحیحەکەی دەکا. لە متەقەدیمیندا پێشەوایان سوفیانی کوڕ عەیینە و هەروەها منقەڕ ئەم حەدیثەیە بە صحیح دادەدێن لە ڕووی ئیسناد و مەتنەوە و هەروەها لە متەئەخیرینەوە لە زانایانی ئەهلی حەدیثەوە پێشەوایان دمیاطی ئەم حەدیثەیە بە صحیح دادەنێ، حافظی عێراقیش ئیقرار بە تەصحیحەکەی دەکا و ئیمام منذری لە تەرغیب و تەرهیبە ئیسنادەکەی بە صحیح دادەنێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ماء زەمزەم لما شرب له، دەفەرمێ ئاوی زەمزەم بۆ ئەو شتەیەکەوە بۆی دەخۆیەوە، بە هەر نیەتێک و بە هەر خوازراوێکی دڵت ئەم ئاوە بخۆیتەوە پەروەردیگار بۆ دێنێتە دی، پەروەردیگار پێت دەدا ئەم دوعای تۆیە، ئەم خوازراوەی دڵی تۆیە بۆ جێبەجێ دەکا. بەڵام بە مەرجێک شەرت و شروط و مەرج لەسەر پەروەردیگار دانەنەی، نەک بەو پەڕی گومانەوە بیخۆیتەوە بڵێ ئینجا ئاو هەر ئاوە. زانایان لە کۆن و لە ئێستاوە ئەم ئاوەیان زۆر خواردۆتەوە بە نیەتی شتی گەورە گەورە و پەروەردیگار پێیداون. لەوانە ئیمامی زوهری بە نیەتی ئەوە خواردیەوە کە پەروەردیگار دەستێکی باڵای پێ بدە لە حەدیثە لە ڕۆژگاری خۆیدا کەس نەبووە لە تابعین بە ئەندازەی ئەو زانایان دەفەرمون شارەزا بێ لە نەص و لە حەدیثدا. و هەروەها سوفیانی کوڕ عوەینە بە نیەتی ئەوە خواردیەوە کەوا لە حەدیثا شارەزا بێ پەروەردیگار ئەو پەڕ پلە و پایە و پێگەی پێدا لە ڕووی حەدیثەوە. اینجا یەکێک لە زانایان ڕەحمەتی پەروەردیگاری لێبێ دەفەرمێن ڕۆژێکیان لە خزمەت لە تاریخی دیمەشقدا هاتووە، دەڵێن ڕۆژێکیان لە خزمەت سوفیانی کوڕ عوەینە دانیشتبوون، پیاوێک هاتە لای تی قوربان ئەتۆ دەڵێ ئەم فەرمایشتە صحیحە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئاوی زەمزەم بە هەر نیەتێک بخۆیتەوە پەروەردیگار پێت دەدا. ئەویش گوتی بەڵێ و حەدیثەیە صحیحە. دەیگوتی من ئاوی زەمزەمم خواردۆتەوە بەر لەوەی بێمە لای تۆ بۆ ئەوەی سەد حەدیثم بۆ بگێڕیەوە، سەد حەدیثت لێوە ڕیوایەت کەم. فەرمووی دانیشە دەڵێ سەد حەدیثی بۆ گێڕایەوە، ئەویش هەر سەد حەدیثەکەی لێوەرگرت، هەر سەد حەدیثەکەی لێوەرگرت. و اینجا ئیمام حاکم، ئیبن خوزەیمە، خەتیبی بەغدادی، ئیبن حەجەر، حافظی عێراقی هەموویان بەو نیەتە خواردیانەوە. ئیبن حەجەر بەو نیەتە خواردیەوە ببێتە ئەمیر المؤمنین لە حەدیثە. تەسەوڕتان بێ باشترین کتێب لە دوای قورئانی پیرۆز هەمووتان دەزانن بوخاری موسلیمە، چەندین شەرح کراوە لەسەر بوخاری، زیاتر لە 80 شەرحەوە لە کۆن و لە ئێستادا بەردەوامی شەرحی نوێنوێی لەسەر دەکرێت. زانایان دەفەرمون قائمترین و بەقووەترین شەرحێک لەسەر بوخاری ئیبن حەجەرە و زۆر زۆر سیانەتێک و زۆر زۆر دەستێکی بەقووەتی هەیە لە ڕووی سەنەد و لە ڕووی حەدیثەوە، چونکە بەو نیەتە خواردیەوە پەروەردیگار پێیدا. و ئیمامی شافعی بەو نیەتە خواردیەوە پەروەردیگار زاکی ڕێکی بەقووەتی پێبدا، زەکاوەتێکی ئەوەندە بەقووەت و قائیمی هەبوو کاتێک کە کتێبێکی دەخوێندەوە کە هەردوو لاکەی دەکردەوە ئەم لای دەخوێندەوە دەستی لەسەر ئەم لایە دادەنا، نەوەکو کە ئەم لایە لەبەر دەکە ئەم لاش لەگەڵی لەبەر بکرێت، بە یەک جار کە دەیخوێندەوە بۆی لەبەر دەکرا. بۆ ئەوەی لە هاوێشتنی تیرە دەستی زۆر باڵا بێ، دەڵێن زۆربەی جار کە دەیهاوێشت هەر دەجارەکە لێی دەدا و هێندێ جار هەبوو لە 10 جار 9 جار لێی دەدا. ئیبن القەیم لە زاد المعادا دەڵێ تووشی نەخۆشیێکم لە مەکەی مکەڕەمە هەرچیەکی دکتۆر و طەبیبی مەکەیە کردم چارەسەرم وەرنەگر، بیرم لەم حەدیثەی پێغەمبەری خوا کردەوە صلی الله عليه وسلم ماء زەمزەم لما شرب له، ئاوی زەمزەم بە هەر نیەتێک بخۆیتەوە پەروەردیگار پێت دەدا. دەڵێ گوتم ئاوی زەمزەم هەم شیفایە و فاتیحەش بۆ خۆی شیفایە، قورئان بەگشتی شیفایە. دەڵێ چوومە سەر ئاوی زەمزەم فاتیحام لەسەر خوێن 16 جار ئییاکە نەعبود و ئییاکە نەستەعینم دووبارە کردەوە، دەڵێ خواردمەوە وەڵڵاهی ڕێک پەروەردیگار شیفایدام. دەڵێ وام زانی تایبەتە بۆ من، دواتر بۆ ئەو برادەرە و ڕەفیقانەی خۆم نار کە لە دەرەوەی مەکەن، دەڵێ پەروەردیگار شیفای نەخۆشیوانیشیدا. اینجا یوسف الحاج لە کتێبی خۆیە الإعجاز العلمية في القرآن والسنة دەڵێ دۆستێک و برادەرێکم هەبوو لە یەمەندا، دەڵێ قورئانێکی بچووکی هەبوو بەردەوام لەسەر ئەم قورئانەی دەخوێندەوە، دەڵێ کە بە ساڵ و تەمەنا داچوو
ئیتر چاوەکانی کز و لاواز بوو نەیدەتوانی لەسەر ئەم قورئانەیە بخوێنێتەوە. دەڵێ هەستا سەردانێکی مەکەی مکەڕەمەی کرد لەسەر بیری زەمزەم، ئاوی خواردەوە بە نیەتی ئەوە کە پەروەردیگار چاوەکانی بە قووەت و قائیم کە بتوانێت ئەم قورئانە بچووکەیە بخوێنێتەوە. دەڵێ وەڵڵاهی وەکو بولبول لەسەر ئەم قورئانە بچووکە قورئانی دەخوێندەوە. دەڵێ قورئانێکی گەورەمان دەدایە دەیگوت چاوم نابینێ، چاوم زۆر کزە. دەیانگو بۆ چاوت ئەم قورئانە بچووکە دەبینێ، بۆ ئەم قورئانە گەورەیە نابینێ؟ دەیگوت کاکە پێغەمبەر فەرمیەتی صلی الله عليه وسلم ماء زەمزەم لما شرب له، منیش بەو نیەتە خواردومەتەوە کە چاوەکانم ئەم قورئانە بچووکە ببینێ، بۆیە ئاوا دەتوانم بە گورج و گۆڵی و بە جوانیەوە سەیری ئەم قورئانەکەم و وەلەی بخوێنمەوە.